گەورەترین کێشەم لەگەڵ خێزانی خۆمە لەسەر پاک و خاوێنیە. گەشتونەتە قەناعەتێک کە میتر ناتوانم لەگەڵ یا بژیم. بەڕاستی خەریکە لە پێسی خۆم یامە دەرەوە وەرە بێزار ئەوەی کە ئەم ژنە بە منی ئەکات کەس بە کەسی نەکردووە. لە نابێ بەشکم ڕێگە چارێکمان بۆ دۆزیتەوە لێک جا نەبینەوە. فەرموویێڵین خان بۆ ئاکەی کچی من کاک دکتۆر ناڵێن پاک و خاوێنی نیوەی ئیمانە من بەدەست خۆم نییە. یەک پوش یەک سووتوی جگەرە ببینم لە ماڵەکە ئەبێ ئەو شوێنە هەمووی پاکەمەوانێ. بەدەست خۆم نیە تەحەمولی ئەوە ناکەم. ئەترسم خۆم و مناڵەکانم نەخۆشکەوین. ئەمیش هەر قساکە ئەبۆڵێنێت. مەمەسیێڵێ پاک و خاوێن نییە ینی بۆەوەی نەخۆش نەکەوین. زۆر چاکە دکتۆر گیان خۆزگە کێشەکەمان هەرەوە وایە لە ماڵەکەیە کە مناڵەکە پژمێ یا پروشتێک شتێکێتە دەرەوە لە دەمی ئیتر ئەبێ ئەو فەرشە ئەو ڕۆژە هەرە و دەقەیە ببرێتە دەرەوە بشۆرێ ببرێتە سەربان ئەمەش کێی کابێ من بیکەم. ئیتر خۆ کێشەکە لەمان نییە فشۆردنی فەرشەکە ئەگەر هاوین بێتم فەرشە باشە زووشکە بێتەوە بەڵام جاری وایە زستانە من خەڵکی دراوسێ بانکەم کەسانی دراوسێش کەسە لێو بڕۆ یارمەتێکم بام فەرشە بێنمەوە فەرشە بەرمەوە ژوورەوە یعنی تر من و مناڵانە لە زستانە خۆتە زانی دکتۆر گیان فەرش درەنگ وشکە بێتەوە ئیتر بێ من و مناڵان لەسەر و عەزەڕەقە بین بۆ ببوونەی ئەوەی ئەم خانمە زۆر زیاد لە حەد پێویستی بە پاکردنەوەی لەو ماڵەیە. ئێمە گوناحمان چییە؟ ئێمە مناڵانش نەخۆشەکەون. بەس خاتون نەگەر پریشکێکە پژمینێکە بۆ پێویست بەوەکە و فەرشە هەمووی پشۆی. کاک دکتۆر ئەمەڵێ تفومی سپیسە. ئەی ئەم هەست بەوە ناکە ئێمە لەم ماڵە لەم ژوورانە نوێژەکەین نانە خۆین ئەخەوین من تەحەمولی پیسیم پێ ناکرێت. ئەم پاک و خاوێن نییە. ئەزەی چۆنە ئەوەڵێ مەسە مناڵێکە پژمێ یخۆ بوو پژمی نەخۆ ئەو فەرشە هەمووی لەم سەرەوە بۆ ئەو سەرەگە سێ بە چوارێ بێ 12 مەتری با بڵێن چوارگۆشاکە خۆ هەمووی پیس نەبووە ئەی هەر تۆ بەپەڕۆی و شوێنە پاکەرەوانەی ناکرێت. بەرە وەڵا بۆ ناکرێت من چەند جار پێم وتومە ئەو شوێنەیە پستێکە قەیتێکە بە پەڕۆیەک بێ بە کەفایەک بێ بە هەر شتێک بێ باوشیکەینەوە بۆ چێن فەرشە بەرینە دەرەوە بۆ هەموو زەختە بکەین لە خۆمان بەڕاستی منیش تەحەمولم نەماوە اینجا دکتۆر گیان سری دەسوپلیکە قەناعەت کاڵی وەسای گەچکارە پێش بەدەستیەوە نەماوە ئەوە نەشتی شۆردووە اینجا قەناعەتیش ناکات جاری وا شێشتێتە حەمامەوە بە 3 سەعات بە 2 سەعاتی پێچێ قەناعەتەکەی دکتۆر گیان من لە هەفتەیەکە جاری وا هەیە 2 تەنکەر ئاوە کڕم لە مشکە ساڵێ ماڵ هەیە هەر ئاوی نییە اینجا ئەگەر تۆ نازانم بەڕاستی من نازانم خەریکە تێکەچم بەدەستیەوە تەحەمولم نەماوە. بەس حەمام خۆشتن تۆ ماوەی چەندە مێنیتەوە لە حەمام کچمێکی خۆیە شاد زۆر بەرنی سەعاتێک بێت لەوە زیاتر 3 ساعتی بۆ چییە؟ کاک دکتۆر ئەم پیاوەی من کێشەی ئەوەیە هەرەڵێ ئەو زۆر سەرفەکەی وا ئەزانێ بۆ ماڵی باوکمی سەرفەکە هەر بۆ ماڵەکەی و هەم بۆ جلو بەرگەکانە خۆی زۆربەی کات لە دەرەوەیە جلەکانیشی زۆر پیسە بێ ئێمەنیش تەحەمولی ئەوە ناکەم ئەبێ کە هاتەوانێت جلەکانی بشۆرم. دکتۆر گیان ئەمەش یەکێکە لە کێشەکە بۆ خۆت ئێسا ڕاستە ئەو سەرفەکە مەز بۆ جلەکانی خۆتە زۆر ڕاستە ئەمەش یەکێکە لە کێشە گەورەکانمان من ڕۆژانە ڕۆژار نییە دوان نیە سیان نیە لە بازاڕکەیەمەوە بۆ ماڵە لە حەوشەکەیە کە ئەوە سمەقی ژێنی ئەڵێ نەیتە ژوورەوە ئەڵێ بێ بە شۆرت و فاین بەس شۆرت و فاینەکە لە بەرمامێنێتەوە ئەڵێ بێ هەموو جلەکانەداکەری بێتە ژوورەوە ئینجا ئەواتوانین بێتە ژوورەوە بەڵام دکتۆر گیان من لەلای دەرو دراوسێ ڕێز و حرمەتێکی ترم هەیە یعنی بەڕاستی عیبە من جاری وایە بە بنی دیوارەکەی خۆمەکەم بە ژوورە دراوسەکانیشمان دووقاتم دەیەوەوان بینن یعنی ناڵەنم کابرایە بۆ واکە ئەین تۆ تەسەوڕەکەی هەموو ماوەی کە لە دەرەوەی جلەکان هەمی پیسە منیش خەممە خۆم و مناڵەکانم نەخۆشکەوی ئەم جۆ بە پاک و خاوێنی نایە هەموو کاتێ من تاوان بارەکات خۆ خۆشت باشە زانی من تا ئێستا نەخۆشی کۆرۆنام هەر ماوە بەسە دایکە ئەوە ناکە ینی باوکیشە چێتە دەرەوە ئیشەکات و ئەویش بەر شوێنەکەوێت و بەڵام ئەگە من ێسا ئاوە شانێ لە دیوارێ بم ینی چییە یەکسەر جلەکانم پیس بوو بەسە بۆ بیر ناکەیت تۆ بۆ خۆم قارن ناکەی بە دایکە بە خوشکەکانە بە کەسانی چواردەورە بە دراوسەکانە هیچ دراوسەیەک لە دراوسەکانی تۆ کچی من یەتەوانێ ژنەکەی هاوار کە بڵێ جلەکانە داکەنە و وەکو خۆشە لە دراوسەکانتان دووقاتە ئەیبینن وجا خۆی سام مۆبایل و شتانەشێ هۆگەریکی ڕقی لێ بێتوانێت ئاوە ڕستێکی بگرێ وڵێ ئەم دراوسەیەمان ئاوایە ئادابەکەی ئەوم پەروەردەکەیەتی بەم شێوەیە لە ناو ماڵە هات و چۆوەکات و ئێمە هەین لەوانی تاوانبارێکیان فەقیرە بەشم دراوسەیەکیان ڕقی لێەوە بێ خواوە هەر وایشی لەیەکاوی گرێ و ئێستا بەهۆی فەیسبوک و ئەم شتانەوە بڵاویەکانەوانێ و زۆرەکەوێ لەسەرەوە قەناعەتێکی 12 ساڵە خەریکی ڕوودکردنەوەی منە لەو ماڵەیە
اینجا دکتۆر جان کارەکە گەیشتوتە ئەوەی کە مناڵەکانیش خەریک وەکو خۆی لێیە گوێزێت و لاساییەکەنەوەڵا مناڵەکەم جاری وایە دەستی بەری شتێک خێرا ڕاکە بۆ لای مەخسەرەکە دەستەکە بەدەست شۆردن یا جاری وایە کە ئینێرین بۆ ڕۆزەیە بۆ مەکتێب بۆ شتێک ئیتر کاچێتە ئەوێ تەنگە تاوە بێ پێویستی بە تەوالێتەکە ناڕوا بۆ تەوالێتەکە ئەڵێ تەوالێتەکانی وێ پیسم